حکوومەتی هەرێم پەلەی نییە بۆ دابەشکردنی موچەی فەرمانبەران. هەڵەبجا دەکرێت بە 90هەمین پارێزگای عێراق. خێرشی زەمینی دەکرێتە سەر خاکی هەرێم و عێراق. لا تیوار نیوزەوە سڵاوتان لێبێت. تابانجاف و سێ هەواڵتان پێشکەش دەکەم. هەنگاوەکانی حکوومەتی هەرێم خاوە بۆ دابەشکردنی موچە. ئەگەرچی حکوومەتی عێراق کۆبوونەوەکەی سێشەممەی ئەنجومەنی کردا یەکشەممە و زووتر لە وادەی خۆی بڕیاریدا. بەڵام لا ئێستادا سەرچاوەیەک لا وەزارەتی دارایی ڕایگەیاند با ئەگەرێکی زۆرەوە دابەشکردنی موچەی فەرمانبەران بۆ مانگی حەوت لە ڕۆژی یەکشەممەی داهاتوو دەست پێ دەکات. سەرچاوەکە لە وەزارەتی دارایی ئەوەشی وت لەم ڕۆوە دەستکراوە با ڕێکارەکانی وەرگرتنی ئەو قەرزەی حکوومەتی عێراق بڕیاریداوە با حکوومەتی هەرێمی بدات. سەرچاوەکە ئەوەشی ڕوون کردەوە چاوەڕوان دەکرێت تاوەکو ڕۆژی پێنجشەممە ڕێکارەکان تەواو بن و هەر لا پێنجشەممەدا ڕیسی موچەی فەرمانبەران بڵاو بکرێتەوە. لا یەکشەممەی هەفتەی داهاتوو دابەشکردنی موچەی فەرمانبەران دەست پێ دەکات. حکوومەتی هەرێم خۆی یەکلا کردووەتەوە ئەو موچەی دابەش دەکرێت موچەی مانگی حەوتە بەبێ ئەوەی ئاماژابەوە بکرێت موچەی ئەو مانگانەی تر کە وەرنەگیراوە چۆن و کەی دابین دەکرێت. شاخەوان عەبدوڵڵا ڕایگەیاند شارێکی زۆر کرا تا بە پارێزگا بوونی هەڵەبجا نەخرێتە بەرنامەی کارەوە. جەختیش دەکاتەوە لەوەی ئەمڕۆ دانیشتنی پەرلەمان بەڕێوە بچێت و پرۆژە یاساکە دەنگ دەهێنێت. جێگیری سەرۆکی پەرلەمانی عێراق ئەوەشی ڕاگەیاند لۆبی دەکەن تا هەڵەبجا وەک 90هەمین پارێزگای عێراق بناسرێت و ئەوەشی وەک وەفایەکی کەم بەرامبەر هەڵەبجەیەکان وێ ناکرد. شاخەوان عەبدوڵڵا وتی لەگەڵ بەشێکی زۆری سەرکردە و لایەنە سیاسی و فراکسیۆنەکان کۆبووینەتەوە تا بەشداری دانیشتنی پەرلەمان بکەن و هەموو هیوایەکمان ئەوەیە کە ئەمڕۆ بتوانین ئەو دانیشتنا تێپەڕێنین. ئاماژەی بۆەوەش کردووە کە ئێستا بەشێکی زۆری فراکسیۆنەکان ڕازی بوون بەشداری کۆبوونەوەکەی ئەمڕۆ پەرلەمانی عێراق بکەن و دەنگ با پرۆژە یاساکە بدەن. جەختیش دەکاتەوە ئەگەر ئەمڕۆ دانیشتنەکە ئەنجام بدرێت پرۆژە یاساکە دەنگ دەهێنێت و هیچ لایەنێک ناتوانێت دژایەتی هەڵەبجە بکات. محەممەد ڕەزا ئاشتیانی وەزیری بەرگری ئێران هەڕەشەی ئەوە دەکات کە هێرشی سەربازی بۆ سەر هەرێمی کوردستان ئەنجام دەدەن بە تایبەتی ئەگەر مەرجەکانی ڕێککەوتنی هەواڵگری لەگەڵ عێراقدا جێبەجێ نەکرێت. محەممەد ڕەزا ئاشتیانی لە لێدوانێکیدا هۆشداری بە دەسەڵاتدارانی عێراقدا و ڕایگەیاند هەنگاوەکانی بەغداد و هەولێر سەرەڕای ئەوەی بۆ ئەوان گرنگە بۆ جێبەجێکردنی ڕێککەوتنی ئەمنی ئێران و عێراق بەڵام هێشتا با تەواوەتی جێبەجێ نەکراوە. ئەو وەزیرەی ئێران ئاماژەی بەوەش کردووە هەموو ئەو مەرجانەی لە ڕێککەوتنە ئەمنیەکەی مانگی ئازاری ڕابردوو واژۆ کراوە و ڕێککەوتنی لەبارەوە کراوە جێبەجێ نەکراون. بۆیە ئەگەر تاوادی کۆتایی ڕێککەوتنەکە جێبەجێ نەکرێت ئەوە هێرشی زەمینی ئەنجام دەدەن بۆ خاکی هەرێم و عێراق. بە یارمەتی هاوکاران و سێ هەواڵم پێشکەشکردن شاد بن.